بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئازیزانی چارەخانە لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستەکەمان گەڕاینەوەلاتان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرا خەولە هاشم پسپۆڕی نەشتەرگەری گشتی و شارەزا لە نەخۆشی و گرێشرپەنجەییەکانی مەمک. لە پۆدکاستی ئەم جارەماندا تشک دەخەینە سەر نەخۆشیەکی باوی جیهانی و هۆکار و چارەسەرەکانی کە ئەویش نەخۆشی شێرپەنجەی مەمکە. بەخێر بن دکتۆرە، بەخێر بن خواستەرچاو. داتاکان هەواڵی خۆش ناگەیەنن دەربارەی ئەم نەخۆشیە. بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە سەرتاسەری جیهانە و لە کوردستانی شا بە هەمان شێوە. بەربڵاویەکەی لە چه ئاستێکدایە؟ بەڵێ لە کوردستان و سەرتاسەری جیهان ڕێژەی توشبوانی نەخۆشی شێرپەنجەی مەمک ژمارەکەی لە زیادبووندایە، بە تایبەتی بۆ ساڵانەی لە کۆتایی ئەنی ئەو ساڵانەی ئاخریدا. زۆر چاکە. دکتۆر ئەگەر باسێکی شێرپەنجەی مەمک بکەین، شێرپەنجەی مەمک چییە و شێوازی گەشەسەندن و تەشانەکردنی لە ناو جەستەی مرۆڤ چۆنە؟ بڵێ شێرپەنجەی مەمک وەکو شێرپەنجەی هەموو ئەندامەکانی جەستەی مرۆڤ بریتە لە زیادبوونی ژمارەی خانەکان بە ناڕێکی و یانی بە تەندروستی، کەم هەمومان دەزانی خانە پێک دێت لە ناو کناوکۆکە و بەرجی خانە، بەڵام ئەگەر بە شێوەی سنووردار ژمارەیان لە زیادبووندابی ئەوە پێی ناگوترێت شێرپەنجە. شێرپەنجە بەبێ سنوور یان بێ ژمارەیەکی دیاریکراو ژمارەیان لە زیادبووندا دەبێ بەهۆی ئەو گۆڕانکاریە بەسەر ناو کناوکۆکە و سایتۆپلازم و بەرکەیدا دێتن. زۆر چاکە. چەند جۆرمان هەیە لە شێرپەنجەی مەمک؟ لە شێرپەنجەی مەمک جۆرەکان دەتوانن بە شێوەی ئەنەتۆمی ینی پێکهاتەی مەمک تەسنیفیان دابش بکرێتن کە وەکو مەمک پێک دێتن لە بۆڕی شیر و لە غودەکانی و ئەو خانانەی چەوری و کە دەوری غودەکان و بۆڕی مەمک و پێست و تەبەقەکانی پێست. شێرپەنجەش بەو شێوە دەتوانین تەسنیفی بکەین هەیتمان دەکتەڵ کارسینۆما، ینی ئەو شێرپەنجە لە بۆڕی شیر و هەشمانە لۆبولەر لە غودەکان کەوانە بەرپرسن لە دروستکردنی شیر و هەشتمانە پێست ئینفلەمەتەری برێست کارسینۆما، ئەوە لە پێست و ئەو غودە لیمفاویانەی کە لەژێر تەبەقەی پیستن و هەشمانە زۆر سەرەتایە، یعنی دەکتەڵ کارسینۆما ئینسایتیو سەرەتا دروستبوونی ناوخانەکان کە بێ ئەوەی بپەڕێتە ناو بۆڕی شیر یان لە غودەکان دەرچوو بیتن یان لۆبولەر کارسینۆما ئینسایتیو. زۆر چاکە. نیشانەکانی نەخۆشیەکە چین دکتۆرانی کەسێکە ڕەنگە توش ببێت چ نیشانەیەک ئەبینێت؟ یەکەم شت گرەی شێرپەنجەی مەمک ئازاری نییە، یان هیچ ئازارێکی نییە. دەبینی نەخۆش کە دێ سەردانی ئێمە دەکاتن شکلی مەمچی شێوەی مەمچی دەگۆڕی قەبارەیان مەمکەک لە مەمکەچی گەورەتر دەبیتن، یان ئەوەیە کە پێستەکەی لە خۆی ڕادەچێشیتن، شێوەی یان چیلکەی مەمچی دەچێتەوە ژوورەوە. هیچ دەردراوێک ئەبینرێت لە هەندێک کات هەیە دەردراوە کە هەموو دەردراوەکی مەمک گرنگ نییە، تەنها ئەوانەی کە با بڵێن خوێن و ئەو دەردراوانەی کە لایەک بابرێن خوێنی دەبینیتن لامە زۆر گرنگترە، یان مقارنە بکەن کە هەردوو لە مەسەلەن لە هەردوو گۆی مەمچی خوێندێتن لایمە لایەک کە بێتن گۆی خین دەرداتن لە چیلکەی مەمچی ئەوە زیاتر ینی زیاتر پەیوەندی بە شێرپەنجەی مەمکەوە دەبێتن. بەڵێ. جیاوازی نێوان نۆن ئینڤیسیڤ برێست کانسەر لەگەڵ ئینڤیسیڤ برێست کانسەر چییە؟ نان ئینڤیسیڤ هەرە بوشەکە بەخۆیەوە دیارە، یعنی نەڕۆیشتیە، یعنی زۆر very early، یعنی early state of the breast cancer لە سەرەتای توشبوونی شێرپەنجەیتی. ئینڤیسیڤ یعنی ڕۆیشتیە، یعنی لە بۆڕی شیر دەرچووە یان لە غودەکانی کەوانی شیری دروست دەکەن گلاندەکان دەرچووە، ئەوەیە جیاوازەکەیە. بەڵێ. جیاوازی نێوان گرەی حەمیدا لەگەڵ خەبیثەیە چییە؟ کە لەلایەن نەخۆشەوە؟ بەڵێ، یعنی ئێستا بۆ نمونە یەکێک لە نیشانەکانی شێرپەنجەی مەمە گرەیە، بوونی گرەیە. بەڵێ. بەشەرتنی هەموو گرەیەک شێرپەنجە بێت. بەڵێ. جا ئەوەیە پرسیارەکەم. بوونی گرێ لە سینجی ئافرەتان پێویست ناکە ئافرەتان ینی بوونی گرێ لە سینجان بترسێن کە ئەوە هەر گرێک لە سینجی ئافرەت پەیدا بوو کەەوە شێرپەنجەیە، نەخێر. هەت هەمانە بیناین مەسەلەن کانسەر بیناین گرێی حەمیدا یان گرێ باشەکان
ئەوانە مەسەن جوولە کە بکەوت نەخۆش یان ئێمە فەحسی دەکەین یعنی گرێکە دەجوولێتن و هەستی دەستی ینی هەست دەکەی یعنی با بڵێن شکل و پێکهاتەکانی ینی جیاوازە لەگەڵ ئەو گریانی کە شێرپەنجەیە گرێ شێرپەنجە زیاتر ناڕێچەک هەیە لە دیوارەکەی جوولیان یان کەمترەیان ئەوە بە پێستی مەمکەکە زیاتر پێوەست دەبێتن یان لە ژێرە خۆی کە ناتوانانی بە ئاسانی بیجوولێنی و ناڕێچەک هەیە ینی لە ناتوانانی تەسنی بکەی کە بە جوانی ینی قیاسی بکەی ئەو گرەیە ئەوەی جیاوازەکە زۆر چاکە. دکتۆرە هۆکارەکانی توشبوون چین و ئەشکرێ ئایا ئەگەر کەسێک لەناو خێزانەکە توشبوو بێت بەم نەخۆشیە هۆکار بێ و کاریگەر بێ لەسەرەوەی کە ئەندامێکی تری ئەو خێزانە بە هەمان شێوە تووشی ئەو نەخۆشیە ببێ؟ بڵێ بە شێوەیەکی گشتی هۆکاری توشبوونی شێرپەنجە زۆرن. بە خاڵی یەکەم جین بۆ ماوەی زۆر گرینگە کەسێک توشبووی شێرپەنجەی لە خانەوە دەکەی داپیتی پلچیتی ینی ئامۆزایەتی خوشتیتی جین بۆ ماوەی ئەوە زۆر گرنگ. دووەم ئەو تەمەنەی کە ئەوانەی بابرێن زیاتر شیردان بە منداڵ ئەوانەی شیر دەدەن منداڵەکەن کە هۆکارەکەن لەوەی کەمتر ینی تووشی شێرپەنجەی مەمگە بن یان ئەوانەی زەواجیان نەکردووە یان ئەو کەسانەی کە با بڵێن سووری مانگانە زووتر دەبین و درەنگتر دەوەستن ئەوانەش هۆکارەکەن و قەڵەوی و بەکارهێنانی ئافرەتان زۆر دەرمانی هۆرمۆنی بە شێوەی کە عیلاج بێ لە بۆ منع بەکاربێنن نەبوونی منداڵیان بە شێوەی کە عیلاج بەکاربێنن بەڵێ حەبی مەنع دەرزی مەنع ئەوانە هۆکارەکەن کە تووشی شێرپەنجەی مەمگ بن و خاڵێکی زۆر گرنگ لەبەرچی ینی توشبوونی شێرپەنجەی مەمگ بەو ئاخیرانە و ساڵانەی دوای لە ژێر زیادبووندایە بەڕای من ئەو کەش و هەوا ئەو بیئەی کە تێداژین بەڕاستی ناتەندروستە کەواتە توانین بڵێن لایف ستایلی کەسەکەش بە هەمان شێوە دەورە بینێت درەنگ خەوتن بڵێ خۆراک ڕێخستن ڕاضە نەکردن ئەوانە هەمووی بەکاتە وەرزش ئەتوانێت بێتەوە کارێکی باش بۆ ئەوەی توشبوون کەم بکاتەوە وەرزش خەوی باش خواردنی تەندروست ئەوانە هەمووی ڕێگری دەبێنێت توشبوونی شێرپەنجەی مەمک. زۆر چاکە. دکتۆرە ئایا گرینگە ئەم نەخۆشیە زوو دەستنیشان بکرێ؟ بەڵێ لە کاتی خۆیان دەستنیشان بکرێەوە بۆچیش یعنی ئەو شتە گرینگە نەخۆشێک زوو دەستنیشانی ئەو نەخۆشیی بکات لە ستێجە سەرەتاکانیە؟ بەڵێ طبعاً دەستنیشانکردنی نەخۆشی شێرپەنجەی مەمک لە سەرەتاوە زۆر باشترە هەم باشەکەی لە بۆ ئێمەی پزیشک و هەم لە بۆ نەخۆشیش شێوازی چارەسەرکردنی شێوازی نەشتەرگەریەکەی زۆر جیاواز دەبێتن دەبین نەخۆشک بە گرێکی بچووک دێ نەڕۆیشتە بن باڵی غودەکانی لیمفاویەکانی ئەوانە زۆر جێی دڵخۆشکردن هەم لۆ ئێمەی پزیشک و نەخۆشەکان کە دەتوانین مەسەلەن نەشتەرگەرێکی وا بۆ بکاتن کە ینی کەمتر تەسیری لەسەر تەندروستی نەخۆشەکە هەبیتن و کەمتر پێویستی چارەسەر هەبیتن کە ئەو نەخۆشانەی کە دێن مەسەلەن ژێرباڵیان دایگرتێ و مەسەلەن ڕۆیشتونە بۆ ئێسچیانیان مەسەلەن خوێنیان دەرجان تەبان ئەوە عیلاجەکەشان جیاوازی دەبیتن و مەرحەلەی پرۆگنۆسس ینی باشبوونیشان لە سەرەتاوە زیاترن دەتوانین بڵێن لە سەتا 85 تا 90 ینی باشن کا ئەوانی کە دەگەنە مەرحەلەی کۆتایی سێ و بەرەو چار ئەوانە ینی پرۆگنۆسەکان خراپ دەبێ باش نابێتن. زۆر چاکە. دکتۆر هیچ تەمەنێکی پەیوەندیدار هەیە بۆ نەخۆشەکە ینی بڵێ ئەم نەخۆشیە لەم تەمەنەیە ئەگەری توشبوونی زیاترە؟ بەڵێ پێشتر بڵێ ینی جوابی ئەو پرسیارەت زیاتر تەرکیزمان دەکردە سەر تەمەنە گەورەکان بەڵام ئێستا بەو دوایانە ئاخری نەخێر بە حکمی ئەوەی زیاتر ئەمە نەخۆشیەکان وەکو ئافرەت نەخۆشیەکان و گرێەکانی شێرپەنجەی مەمک زیاتر دەبینین گەنجەکان زیاتر توش دەبن یعنی ڕێژەی زیادبوونی شێرپەنجە لە تەمەنی با بڵێن گەنجەکان زیاتر بووە ڕێژەکەی بەچاتر بۆ لە چاو. چی دەربارەی مناڵ توش ببێت ئایا مناڵ توش ئەبێت بم نەخۆشیە؟ من دیتمە تەمەنی 18 ساڵی توش بیتن با بڵێن لە تەمەنی 18 ساڵیەوە یعنی نەخۆشە بوو لە تەمەنی 18 ساڵی 24 ساڵی 28 ساڵی بەڵام ئەو ڕێژەیە نەدێتی ترا کە با بڵێن 10 ساڵ پێش ئێستا یان با بڵێن 15 ساڵ پێش ئێستا بەڵام ئێستا
بەڵێ دەبین بەڵێ زۆر باشە. بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە پشکنینەکان چین کە ئەم نەخۆشی پێ دەستنیشان ئەکرێت؟ لە سەرەتاوە نەخۆشەکە دەبێ بپشکێندرێ با بڵێن فەحسی سەریری نەخۆشەکە فەحز دەکەی مەمچی چلکەی مەمچی دەرداوی ژێرباڵی غودە لیمفاویەکانی هەموو فەحز دەکەی پاشەوەی کە تو فەحست کرد لەوە نەخۆشەی هەستت کرد ئەو گرەیەکی باش نییە وەکو نیشانەکانی کە باسم کرد یان بنباڵی هەست بە گرەیەکی دەکەی دوای خطوەی فەحزکردن نەخۆشەکە دەنێرینە سۆنەر پاشەوەی سۆنەر ئەشعەی مامۆگرافی دەگەین بەڵام ئەوانەی تەمەنیان با بڵێن بچووکترن لە تەمەنی با بڵێن 40 ساڵی ئەوە دەتوانین ئەشعەی MRI لۆ بکەن ڕەنی پاشەوەی زەرعی لۆ دەکەن کۆڕبایۆپسی نە کۆڕبایۆپسی با بڵێن بگرە گرێی مەمچی ئەگەر شکمان کرد لە سۆنەر و لە دەست کە بنباڵیشی هەیە دەبی زەرعی بنباڵیشی بکاتە. بۆ مەمۆگرافی دووڕەهەندی باشترە سێڕەهەندی لە پشکنین کاتێکە بۆ یەکەن؟ طبعا سێڕەهەندی باشترە. سێڕەهەندی باشترە. ئەی چی دەربارەی MRI یان ئێستا مەسەلەن لە نەخۆشخانەی میهرەبانیش بە هەمان شێوە جیهازی MRI بەردەستە. تایبەتمەندیەکانی ئەم جیهازە بە هەمان شێوە لە ئاستێکی باڵایە بۆ پشکنینی ئەم نەخۆشیە؟ بڵێ MRI لە ئاستێکی زۆر باڵادا هەیە بە خۆشحاڵی و نەخۆشخانەی میهرەبانی ئێستا ئەو پشکنینە ینی بەردەستە لەو نەخۆشان لە ئەو کە تەمەنانەی کە بچووکن با بڵێن تەمەنی لە خوار 40 ساڵینە دەتوانن پشکنینی ڕەنین بکەن باشترە لە مامۆگرافی چووکارەنین با بڵێن دەتوانی ورتر تەمەشای ینی پێکاتەکانی مەمگ بکاتە ورتر بی لە ئەو گرێیانە بچووکانەی کە با بڵێن بە سۆنەر یا مامۆگرافتر کەمتر تەرکیزتر دەکرێتن ئەویان زۆر باشە ینی سێنسیتیڤیتی و سپێسیفیتی MRI باشترە. زۆر چاکە دکتۆرە باسی فەحسی سەریریتان کرد ئایا مەرجە ئەم فەحسە تەشخیصی ئەو نەخۆشیە بکایان نەخێر لەوانەیە هیچ نیشانەیەک لەو فەحسەیە دەرنەکەوێ پێویست بکە ئێوە نەخۆشەکە بنێرن بۆ مەمۆگرافی یا MRI؟ بەڵێ پرسیارەکە زۆر جوانە چونکە تەشخیصی سەریری لەوانەیە 160-70 نەخۆشەکان دیاری بکە بۆیە ستێپی دووەم سۆنەر ستێپی سێم مامۆگرافی هەردەبژێرین بەڵێ احتمالە من کە کاتێک نەخۆشەکەی فەحز دەکەم ئەو گریانی کە زۆر بچووکن گچکەترن لە 1 سانتی من هەستی دەستی من هەست پێ ناکاتن یان وەکو باسی نوعەتی ئەو شێرپەنجەمان کرد دەکتەر کارسینۆمە ئینسایتیو لۆبلەر کارسینۆمە ئینسایتیو کەوانە سەرەتا دروستبوونی گۆڕانکاری ناوخانەی مەمکن ئەوانە دەست ناتوانانی تەشخیصی بکە ئەوانە چێ تەشخیصی دەکەن شعی مامۆگرافی یا مەسەلەن سۆنەر بە ڕێی سۆنەر یا مامۆگرافی دەتوانین دیاری بکەن کە نەخۆشەکە سەرەتای توشبوونی شێرپەنجەی مەمچیتی. زۆر چاکە. دکتۆرە قۆناغەکانی نەخۆشیەکە چۆن دیاری ئەکرێ؟ ئایا نیشانەکانی قۆناغی سەرەتایی نەخۆشیەکە لەگەڵ نیشانەکانی دواترا وەکو یەکتروان یا قورسترن یا جیاوازەکەیان چییە؟ بەڵێ تاکید جیاوازن. دیاریکردنی قۆناغە سەرەتایەکان گرەیەکە نەخۆشەکەیتی شردنیە چوبتە ژێر باڵی بنباڵی یان شردنیە ئەو نەخۆشەکە پەیوەندی بە ڕاکێشانی چلچکەی مەمچی یان ڕاکێشانی دەوروبەری بگرەیەکە بە شێوەی کەوەی کە دەوروبەری لەگەر خۆی مەسەلەن توش بێتن ڕۆیشت بیتن. قۆناغە کۆتاییەکان نەخۆشەکە چوتە ینی ژێرباڵی لیفەکانی و لەوانێت چوبتە ئێسکی یان چوبتە گوازرابتۆلۆ جەرجی یان بابرێن هەناسەکانی سیەکانی ئەوەی جیاوازەکان بۆ جۆرە زۆر چاکە. ئەگەر تەشخیصتان کرد و دەرکەوت کە ئەم کەسە ئەو نەخۆشیە هەیە بەڵێ نەخۆشی یەکەم هەنگاو کە ئیگرنە بەر بۆ نەخۆشەکە چییە بێت؟ بەڵێ ئەوە پاشەوەی کە نەخۆشەکە تەشخیص کرا کە تووشی شێرپەنجە بووە طبعاً ئەو کاتە دەبێت جیاوازی بکەی کە ئەو نەخۆشە ڕێگەی نەشتەرگەری یان ڕێگایەکی ئێستا الحەمدولله بەو ماوانەی ئاخری زۆر باشە ڕێی تەریقی بەکارهێنانی نیو ئەجۆڤەنت کیمۆتەراپی کە دەرزی چیمیای دەدەن لەو ڕێوە دەتوانی مەسەلەن گرێکەمان لە بۆ بچووکاتەوە یان غودەکانی لیمفاویەکانی کە شکمان کردووە زەرما توش بووە ینی وا بکە کە نەخۆشەکە کەمتر تووشی پەرتە و بڵاوە ببێتەوە دوایێ کە ئەو بە ڕێگەی دەرمان بەکاردێنین
پاشەوەی کە دیسان فەحسی لۆ دەکرێتەوە نەخۆش ئەشعی سیتی سکان لۆ دەگیرێتەوە زەرع دەکرێتەوە و قیاسەکانی گرێکان یان حەجمەکەی قیاس دەکرێتەوە ئەو جا ڕێگەی نەشتەرگەری دەگرێتە بەر کەواتە ڕێگەی نەشتەرگەریمان هەیە و ڕێگەی بەکارهێنانی دەرمانیشمان هەیە. تاوا زۆر چاکە ینی مەرج نییە نەخۆشێک کە توش بووە یەکسەر پەنا بێتە بەر نەشتەرگەری. نەخێر بەو ئەسڵەن ئێستا هەر بەو کۆتایانە باشترین ڕێگەی بەکاریان نیۆجۆڤنت کیمۆتراپی زۆر لە زیاترە لەو نەشتەرگەری هەیە لەو خۆشحاڵیەوە زۆر ئیستیفادەش دەکەن نەخۆشەکان هەتا توانن ستیج یعنی مەرحەلەی نەخۆشەکەی بگۆڕن لە 3 دەبتە 2 ینی ئەوەش مەرجە لە دوای بەکارهێنانی دەرزی کیمیایی یا عیلاجی کیمیایی ئەو کەسە عملیات بکە ینی پێویستی بە نەشتەرگەری هەبێت یان لە دوای وەرگرتنی ئەو عیلاجە ڕەنگە چارەسەر بێت نەخۆشیەکە. بەڵێ زۆربیان دوای وەرگرتنی عیلاجی کیمیایی نەشتەرگەریان بۆ ئەنجام دەدەین. زۆر جاریش بۆ نەخۆشە گرێکە بۆ پاش وەرگرتنی دەرزی کیمیایی گرێکی هەر نەماوە ینی بزر بووە لۆیە پێش ئەوەی کە دەرزی کیمیایی وەردەگریتن یان عیلاجی وەردەگری پێویستە ئەو شوێنەکە ینی دیاری کرێت ینی کە بابزانین گرێکە حەجمی چەند گچکە دەبتەوە یان کە شوێنەکەی کە نەمینێتنیش لۆ کەسەی وەکو دکتۆر کە نەشتەرگەری ئەنجام دەبلۆ ئەو نەخۆشەی یعنی زەحمەتە گرێکە بدینتەوە. زۆر چاکە سەبارەت بە نەشتەرگەری لامپەکتۆمی چییە و مەستەکتۆمی چییە؟ لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری هیچ جیاوازیەکەیە؟ بڵێ بەتاکی لامپێکتۆمی یعنی تەنها گرێکەی لا دەبێ. ماستێکتۆمیش مەمچی نەخۆشەکەی هەردەگری و بنباڵی خاوێندەکەیەوە. بەڵام کە لامپێکتۆمی لە بۆ نەخۆشەکی توش بووی بە شێرپەنجەی مەمک وا جوانترە بڵێ ینی کوادرێکتۆمی یان واید لۆکەڵ ئۆکسیژن ئەو مستەڵەحی یعنی بگۆڕن. لامپێکتۆمی تەنها لۆ ئەو کەسانە دەکەین زیاتر گرێکانیان حەمیدە یعنی شێرپەنجە نییە گرێکی تەنها گرێی شیری بی چەوری بی یان ئەو فایبرۆ ئەدینۆمە بیتن ئەوە لامپێکتۆمی. بەڵام واید لۆکەڵ ئۆکسیژن یان کوادرێکتۆمی ئەوە جیاوازە ئەو تو گرێکەی هەردەگری و دەبی دەوری ئەو گرێش خاوێنکەی بەلای کەمی گرێکە دووری لە دیواری هەرگرتنەکەت نابێ کەمتر بی لە 2 سانتیمی. زۆر چاکە دکتۆرە لەو چارەسەریانەی کە باسمان کرد ئایا بۆ هەموو نەخۆشێک وەکو یەکتر وایە یان جیاوازی هەیە هەر نەخۆشە و حاڵەتێکی جیاوازە و شێوازی چارەسەرکردنەکەی جیاوازە؟ بەڵێ بەتاکید جیاوازن ینی نەخۆشێک لەو نەخۆشێک جیاوازە. نەخۆشێک هەیە مثلەن گرێکەی حەجمەکەی کەمترە لە با بڵێن 4 سانتیمیان 3 سانتیمونی ئەوە جیاوازە شێوازی چارەسەرکردنەکەی. نەخۆشەکەوەی کە گرەیەکەی هیچ پەیوەندی بە ئەو پێستەی کە دەوری داویان لە ژێرەکەی ئەوە چارەسەرکردنەکەی جیاواز دەبی لەگەر ئەو گرێیانەی کە هەموو چیلکەی مەمک و دەوروبەر و پێستەکەی لە بۆ خۆی ڕاکێشایە یان ئەو نەخۆشانەی کە ژێرباڵی نەی گرتەوە جیاوازە لەگە ئەو نەخۆشانەی کە لە سەرەتاوە چوتە ژێرباڵێ. زۆر چاکە. دەربارەی چارەسەری کیمیایی ساید ئیفێکتەکانی یا بڵێن کاریگەری لاوەکیەکانی ئەم چارەسەرە چییە دکتۆرە؟ چونکە زۆر جار مەسەڵەن کەسێکە تووشی شێرپەنجا بێ کەم شتێکە خەیاڵی لایەتی ئەوەیە دەرمانی کیمیایی وەرئەگرێ کاریگەریەکانی دوای دەرمانی کیمیایی دێتە بەرچاوی. بەڵێ بەتاکید نەخۆشەکان داری هیچ پلانێکت لۆ ئەو نەخۆشەی بابێن دەستنیشان نەکردیا هەمویان بەگشتی و پرسیارەی دەکەن پێویستم دکتۆرە بە دەرزی کیمیایی هەیە یانە هەتا پێت بکرێ ئەم پێویستم پێ نەبیتن یان ئەو پرسیارەی دەکا. دەرزی کیمیایی لە کنیلا گرنگترە لە وەرگرتنی لێزەریان تیشک وەکو هەموو شێرپەنجەکانی ینی ئەندامی دەستەی مرۆڤ کاریگەری دەبی تەبان بەڵام بە شێوێکی وانییە کە نەخۆشەکان بترسێن ببتە هۆی ئەوەی کە نەخۆش بابڵێن بە دوو دڵی یان بە مەناعەتی زۆر کەم لاواز ئەو عیلاجە وەرگێت چکە نەخۆش دەبێ وەرەکی بەرزەوە پاشەوەی کە ئەتوە عیلاج چارەسەرت کردیا دەرزی کیمیایی وەرگێتن یان بەردەوام بی با بڵێن سەبرەکی تەواوی هەبیتن لەگەر ئەو عیلاجانە هەمووی ماوەکانی ساڵک دەچێشیتن پاشەوەی دەبتە کەسێکی زۆر ئاسایی و نۆرماڵ. باشە دکتۆرە ئێستا مەسەڵەن ئێوە نەخۆشێک دێتە لاتان تووشی ئەو حاڵەتە بوو تەشخیص کراوە و فەحسەکەی پۆزەتیڤ دەرچووە
یا با بڵین ئەسڵەن لە ئیفێکی پزیشکیە شێوازی ئەوەی کە تۆ بم نەخۆشە ئەڵی تووشی ئەو نەخۆشیە بوو یا تووشی ئەو حاڵەتە بووی چۆنە ئایا شتێکی قورس نییە بۆ ئێوەی پزیشک بۆ ئێمەی پزیشک زۆر قورسە پێشوەختە دەبی خۆت ینی ئامادەکەی جارە خۆتت حازر کرد بە ئینجا بەڕای من هەموو پزیشکی پێشەوەی نەخۆشەکە بێ پاشەوەی پشکنی لۆ کردیە بەڵام دەبێت تەواو خۆت حازر کردی بە چ شێوەیەک شێوازی قسەکردنت شێوازی بابرین فەیست کە زۆر مرتاحبی ینی خۆت دکتۆرەکە دەبێت زۆر بە شێوەیەکی ڕیلاکس زۆر بە مرتاحی ینی قسەی لەگەر بابڵێ نەخۆشەکە بکە الحەمدوللا زۆربەی نەخۆشەکان ینی بە دڵێکی فراوان ینی بابەتەکەی وەردەگرن لەوەش باشترە پێش وەختە وشەی شێرپەنجە یان سەرەتان بەکار نهێنرێتن بەرامبەر نەخۆش بەڕای من یان پێش وەختە بە کەس و کارەکەی بێ عیلەکەی بێتن با ئەوان بزانن بەڵام خودی خۆی کە شخصی دانیشی بەرامبەر تو بە هەر شێوازێک تێی دەگەینی یان هەر جۆرە ناوەچی لەو گرێدێنی ناوی لێنێ بەڵام وشەی شێرپەنجە یان کانسەر بەرامبەر نەخۆشی بەکار نهێنرێتن زۆر چاکەی ترەمەوە کە تۆزە سترێزە سەر ئەو نەخۆشە کەمتر کاتەوە یا ترسی کەمتر کاتەوە بە هەمان شێوە ئەو شێوازی کە باس کرد دکتۆر بیخاتە ڕوو ینی شێوازی فەیسی و دەربڕینی و ئەوانە جاری وە هەیە دکتۆرەکە مەسەن گەر خۆی زۆرتر چۆنەڵی قەلق بێ لەسەر ئەو کەسێک کە ئەو نەخۆشی هەیە نەخۆشەکە زیاتر ئەترسێ ینی ئەو بوو مەبەستەکەتان بەڵێ زیاتر دەترسێ و ینی پەیوەندیشی لەگەڵ دکتۆرەکە لاواز دەبێ چونکە مەوزوعی شێرپەنجە بابەتێکە بڵێ منەڕێ لەسەر کەسەکەی کە توش بووە سەرڕای ئەوەی چارەسەرێکی زۆر ینی بەربڵاو دەبینین و نەتائیجیشی زۆر باشە بەڵام هەر ناخۆشە لۆ نەخۆشەکەی بەڵێ بەڵام ئەگەر بە شێوەیەک تێدگەیاند کە وەکو ینی ئەو دنیاە یان وەکو هەموو ئافرەتێک تۆ هەموو ئافرەتی یا یەکەم ئافرەتنی تووشێ و ئەو نەخۆشیە بووی دەتوانانی بەردەوامی بە ژیانت بدەی بەردەوام بە خانەوادەکەت بدەی و دەگەڕێەوە سەرژانی تەندروستی خۆتە عیلاجی وەردەگری و هەر ئەوەندە ماوەت پێوە دەچیتن نەخۆشەکان بەتاکید نا بە ورەکی بەرز بە مەناعەتی بەرز ڕوبەڕووی ئەو نەخۆشە دەبتەوە زۆر چاکە دەربارەی خێزان قسەیەکتان کرد ئایا خێزان تا چەند ڕۆڵی هەیە تا چەند کاریگەری هەیە لە هاوکاریکردنی نەخۆش لەو حاڵەتە و بە دەرەجەیەک خێزان ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینی ئەمن بە دەوری یەکەمی دادەنم کە پاڵپشتی نەخۆشەکەی بکەن لۆ ئەوەی تا بتوانن ئیرادەی ئەو نەخۆشە بەرز بێ یعنی مەناعەی بەرز بێ چەند ئیرادەی بەرز بێ مەناعەی بەرز بێتن ورەی بەرز بێ زیاتر ڕوبەڕووی ئەو نەخۆشەی دەبتەوە زۆر چاکە ژیان بۆ نەخۆش لە دوای ئەو نەخۆشیە چۆنە ئایا ئەم نەخۆشە ئەگەری هەیە توش ببێتەوە دووبارە یا بە پێچەوانەوە کە ڕزگاری بوو چارەسەرەکانی وەرگرت ڕزگاری بوو لە نەخۆشیەکە ئەکرێ بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی بەڵام ڕەنگە مەسان پێویست بەوە بکاکە سەردانی پزیشک بکات بەردەوامی خەریکی ئەنجامدانی فحوسات بێتاوەکو دڵنیا بێتەوە لەوەی کە بە تەواوی لەم نەخۆشی ڕزگاری بوو بەڵێ بەتاکیدی دەگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی تەنها ماوەیە کە ینی کە عیلاجی وەگرتیان نەشتەرگەری لە ئەنجام درایان ئەو بابرێن ئەو متابعەیە کە نزیکەی 4-5 ساڵ هەموو نەخۆشەکان فایلیان هەیە لە سەرەتای ساڵی یەکەم 3 مانگ جارێک دوای 6 مانگ جارێک دوای ساڵی جارێک دوای 2 ساڵ جارێک تەنها و ئەرکە لەسەر نەخۆشەکە دەبیتن کاتە ئەگەری هەیە بگەڕێتەوە نەخۆشیەکە ئەگەری گەڕانەوەی نەخۆشەکە وەکو لە سەرەتا باسمان کرد دەگەڕێتەوە لۆ تەشخیسی چەند نەخۆشیەکە زووتر تەشخیستر بکرێتن ئەگەری کەڕانەوەی بەتاکیدی کەمتر دەبێتن چەند درەنگتر لە دەست دەرچوو بیتن و پەرشوبڵاوی بە نەخۆشەکە درابێ ئەو کاتەی دەسەڵاتی هیچ پزیشکی تێدا نییە باشە دکتۆرە ئەگەر نەخۆشیەکە گەڕایەوە ئایا نیشانەکانی هەمان نیشانەی توشبوونی جاریەکە من یا گۆڕانیانتیا هەیە بەڵێ گەڕانەوەی نەخۆشیەکە هەمان نیشانەی دەبێ یعنی دروستبوونی گرەیەکە گرەیەکی ڕق با بڵێن لەژێر ئەو نەشتەرگرەی لۆی کرایە یان بوونی گرێک لە بنباڵی هەندێک کاتیش ئەتو نەشتەرگەریت کردیە بابرێن لایەکی سینجە و ئافرەتەی پاشماوەکی گرێچکە دروست دەبی لە سینگەکەیتکە ئەو پەیوەندی بە گەڕانەوەی ئەوەی عملیات و چارەسەرکردنی تو نییە ینی لە بابلێن سینگەکەیتکەی تووشی گرێچکە دەبیتن لۆیە ینی زەڕورە کە نەخۆش پێشەوەی نەشتەرگەری لۆ بکرێ ڕەنین یا مامۆگرافی لەوەی هەردوو ینی سینجی بە تەواتی پێشەوەی عیلاجی دەست پێ بکە لەو نەخۆشەی
کە دڵنیابی کە لای سینگەکەیت کەشی تووشی هیچ گرێکی نەبووە. زۆر چاکە دکتۆرە چی بکرێت بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خەڵک دەربارەی ئەم نەخۆشیە؟ بەڵێ ئەویان زۆر گرینگە نەخۆشەکان خۆیان فەحسکەن لە ماڵەوە کە بزانێک بابێن ینی سنتەری برێستەیە سنتەرێکی برێستی زۆر ڕێک و پێک لە شاری هەولێر هەیە زۆر لە پێشکەوتنیشدا هەیە هەموو دکتۆرەکان لێکتر باشترن و کەمتر خەمیژنینە بەرامبەر نەخۆشەکان ڕێژەکی بەرچاو دەبن دەتوان سەردانی ئەو سنتەرە بکەن یان سەردانی نەخۆشخانەی بابرێ میهرەبانی بکەن بەشی برێ سنتەر کرایتەوە شەرمی ناوێ کە بێن خۆمان سکرین بکەین خۆمان فەحسکەین دکتۆرە فێرمانکەن کە چۆن خۆمان پشکنین دوای هەموو سووڕی مانگانێک پێویستە نەخۆش خۆی فەحسکاتن شێوازی فەحسکردنەکە ئیشاڵە لە بەرنامەی داهاتوو فێریان دەکەین کە ماوەی کورتیش بیتن کە بڵاو بکەین و کە خۆیان فەحس دەکەن یان ئێستا ڕێگای زۆر ئاسانکاری هەیە کە خۆیان فەحسکەن دوایەوەی چلکەی مەمچیان بزان چ دەرداوەکە خوێن دەبین یان دوایی بنباڵیان هەردوو بنباڵی خۆیان فەحسکەن. زۆر چاکە دکتۆرە هیچ زانیاریەکی دیکە هەیە گرنگ بێت پێ دوابێت کە پێویستە چارەخواز بیزانێت دەربارەی ئەم نەخۆشیە؟ ئەوەی باسمان کرد خۆیان فەحسکەن جەختەکەنەوە لەسەر هەمان خاڵ خۆیان فەحسکەن کە گرەیەک هەست بە گرەیەکی دەکەن شەرت نییە ئەو گرەیە کە هەستی پێ دەکاتن کە دێتە لایمە ئەوە گرێ ینی خراپ بێیان باش بێ جاروە هەر غودەی یعنی دروستکردنی شیری مەمچی خۆیتی بەڵام نەخۆش هەست دەکەوە گرەیە بەڵام پاشەوە ئەمە پشکنمان لۆ کرد یان دڵنیاواییمانداوە نەخۆشەکەی کە دڵنیا دەبتەوە ئەوە گرێنیە و ئەو نەخۆشانەیش بۆ ماوەی ینی لە خێزانەکانیان دایکیان خوشیان پلچیان تووشی ئەو شێرپەنجەی بێەوە ئەوانە بە دەرەجەیەک دەبی بێن خۆیان فەحسکەن فایلیان هەبی یعنی بەلای کەمی ساڵێ 2000 جارێک سەردانی یان پزیشک بکەن و بەڕای منیش هەموو ئافرەتێک دوای تەمەنی 28 ساڵی دەبی سۆنەرەکی هەبیتە. ڕاستە زۆر چاکە دکتۆرە دوا پەیامت بۆ توش بووان بە تایبەتی چیەوە بۆ خەڵکیش بە شێوەیەکی گشتی؟ بۆ خەڵکی گشتی داوا لە هەموو ئافرەتان دەکەم پیاویش توش دەبن بەڵام بە ڕێژێکی کەمتر ئێستا چارەسەرکردنەکان لە پێشکەوتندایە ینی نەترسێن لەوەی کە توشبووی بە شێرپەنجەی مەمک یەکسانە بە مردن یان یەکسانە بەوەی کە کۆنتڕۆڵ نەکردنی نەخۆشەکە چونکە زۆر ڕێگا هەیە لە ڕێی نێشتەرگەری بیان لە ڕێگەی دەرمانە کیمیاییەکان باسمان کرد ئەوانە یعنی هەواڵی خۆشکەرن لە بۆ نەخۆش کە بگاتە چارەسەر نەخۆشمان هەیە ینی عملیات کرایە و عیلاجی وەرگرتێ و مەرحەلە سێش بۆ و سێ فەرعاتیشی هەیە ئەیوبیشی هەیە لە مەرحەلەی بیشدا بۆ بەڵام پاش وەرگرتنی عیلاج و چارەسەرکردن ئێستا وەکو کەس تەمەنێکی زۆر درێژە کەسێکی ئاسایی دەژیتن زۆر چاکە بە هیچ شێوەیەک ینی ترس دڵە ڕاوچێ ینی بێ ئومێدی نەبی لەو کەسانی کە تووشی نەخۆشی شێرپەنجەی بوون. زۆر چاکە دەستان خۆش بەخوا دکتۆرە دووبارە بەخێر بن ئاوادانتان کردەوە. زۆر سپاس زۆر سپاس سەلامەتن، زۆر سپاس دەستان خۆش بێ. سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی پۆدکاستەکە لەگەڵمان بوون تەندروست بن.